لە گەڕکی قلیاسانین لە شاری سلەیمانی کە لە دوێنێشەوە هەواڵێک بڵاو بۆتەوە کە گوایە نەنە کووکو ئەمری خۆی کردووە. ئێمە لە بەردەم ماڵی نەنە کووکوین و لە گەڕەکەکەشیانە پرسیارمان کرد کە نەنە کووکو ئەو هەواڵەی بڵاو بۆتەوە کە گوایە مردووە تا چەندێک ڕاستە ئەوان ئەو کەسانی کە لێرە بوون و من پرسیارم لێکردن هیچ سەرچاوەیەکی وایان لەلا نەبوو کە گوایە ئەم هەواڵە ڕاستە یاخودنا ئەمە ماڵی نەنە کووکووە پێشتری شاتینە ژوورەوە بۆ ماڵیان بەس هاوسەرەکەی لێبوو بە تەنیا قسەمان لەگەڵ هاوسەرەکەیان کرد وتی نەنە ماوەی 2 مانگە نەهاتۆتەوە بۆ لام و کوڕەکەی بردوێتی بۆ لای خۆی لە پێش ڕەمەزانەوە نەمبینیوە. ئێمە ویستمان قسە لەگەڵ هاوسەرەکەی بکەین بەڵام بەهۆی ئەوەی کە باری تەندروستی ناجێگیر بوو و نەیەتوانی بێتە دەرەوە لەگەڵەوەشە گوێی زۆر لە قسەکانی ئێمە نەبوو بۆیە ئێمە ناچینە ژوورەوە بۆ لای و من ئەمەوێ ئێستا قسە لەگەڵ ئەنجومەنی گەڕەکەکەیان بکەم بۆ ئەوەی کە زانیاریم باتێک کە گوایە ئەم هەواڵە بڵاو بۆتەوە ڕاستە یاخودنا. هەڵبەتە نەنە کووکو خەڵکانێکی زۆر خۆشیانەویست خۆشمەجلیس و قسە خۆش بوو و لە نێو بازاردا ئەو هاوڵاتیانە سڵاوت لێبێت. زۆر سپاس مەمنون. من ژیریام لە دیبلۆماتیک مەگەزینەوە لەگەڵتام تۆ ئەنجومەنی گەڕێک بووی مەلایان وایە؟ باڵە ئەمەوێ هەواڵی نەنە کووکو بپرسم ئەڵێن نەنە کووکو ئەمری خوای کردووە وایە؟ واللهی نەنە کووکو زۆر سپاسانەکەم من بەمنوتانم بەخێر چاو نەنە کووکو ئیمشو دەنگ و باسێکی وا بڵاو بوو کە گوایە نەنە کووکو ئەمری خوای کردووە. منیش پرسیارم کرد تەنها پیرەمێردێکی داماو هەیە لە ماڵەکەیە نەنە کووکو مودەی 2 مانگ ئەبێت کوڕێکی هەیە لە منطقەی قەڵاتێوڕانەیە بردوێتی بۆ لای خۆی بەڵام ئیتر نازانم ئایا تا چەند ئەم هەواڵە واتە نەنە کووکو لە قەڵاتزێوڕانی ئەمێنێتەوە؟ نەنە کووکو مودەی 2 مانگ ئەبێت کوڕێکی هەیە لەوێ ئزر کوڕێتی نازم بەخواچێتی لەو کاتێکە ئەڤین خان باین کرد و کۆمەڵی وعدیان پێدا لەو کاتای کوڕێکی بۆ دروست بوو. بەڵێ ئیتر ئەم کوڕێ هەستا ئێستا 2 مانگێک ئەبێ بردوێتی بۆ ئەو منتیقەیە. ئیم شەویش بڵێ ئەم هەواڵەیاندا بە من پرسیارم کرد ئیتر بەخوا وەکو پێویستی هیچ نەتیجەیەکی ڕاستیم دەست نەکەوت ئایا ماوە یا مردووە. ئێوە وەکو ئەنجومەنی گەڕەک ئاگادار نین؟ نە وەڵڵا ئاگاداری ئەوە نین. لە ماوەی ئەو 2 مانگە هیچ نەهات کەس سەردانی مێردەکەی نەکردووە هاوسەرەکەی کوڕەکەی بێ بۆ لای هاوسەرەکەی؟ تەنها برادەرێک دێ ناوی کاگرزگارە لە قولەرەسیەوە هەفتەی 2 جار 3 جار دێت خواردن و نانوشتی بۆ ئەهێنێ شتێکی لێدا و ئەڕوا. باری تەندروستی هاوسەرەکەی باش نییە کێ خزمەتیەکا لێرە؟ واللهی ڕەحمی ئەو خواجانە خزمەتێکە کەس خزمەتی نادا. ئێوە وەکو ئەنجومەنی گەڕەکی شتێکتان بۆ نەکردووە؟ واللهی وەکو گەڕەک خۆیمە سەردانیەکەین هاوکاریەکەین بەڵام ئایا خۆ بەجارێک دوانی مەستەواوێت؟ بەڵێ نەوەڵا گەڕەکیش خوان ناگرێ ئەچن بۆ لای خواردنی بۆ بەنشتی بۆ بن بەڵام ئەم پیرەمێردە بە تاقی تەنیا لەو خانووە داما و سەرگەردانە. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس. زۆر بەڕێ زۆر سپاس زۆر سپاس. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم ماوێت دەست خۆش. بەڵێ پێشتر گفتوگۆم لەگەڵ کەسێکا کرد بەس ئەو نەیویست کە گفتوگۆ بۆ ئێمە بکات و دەرکەوێت ئەوی نەنە کووکو پێشتر زەواجی کردووە و 4-5 مناڵی هەبووە کە دواتر شووی دووەمی کردوێتەوە منداڵەکانی بەجێ هێشتووە و دواتر کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا نەنە کووکو دەرکەوتووە کوڕێکی بۆ پیا بووە هاتووە سەردانی کردووە و بردوێتەوە بۆ ماڵی خۆی. لە ئێستادا ئەم مێردی دووەمی کە لێرەیە لەم ژوورەیە ئێمە لەبەرەوەی کە باری تەندروستی باش نیە نەچوینە ژوورەوە بۆ لای و ناشمانەوێت دەرکەوێت